ناوەندی کۆمەڵەی کوردی لە بەریتانیا هەستا بە دیبەیتێکی کراوە بۆ مامۆستایانی بەڕێز لە ڕاستیدا ئامانجی ئێمە ئەوەیە تێبگەین خەڵک لە کوردستان بۆ کۆچەکات کە دێتە ئێرە تووشی چ مەعاناتێک دەبێت ئێمە چۆن توانین یارمەتیان بین چۆن حکوومەتی هەرێمی کوردستان لە ناڕەحەتیەکانی گەنجان تێبگات بۆ یەکێک لەو هەدەفانە یەکێک لەو ئامانجانەی ئێمە هەمانە بەڕاستی بۆ داهاتوو سیاسیەکانی خۆمان ڕۆشنبیرەکانی خۆمان نخبە و ڕۆژنامە نووسەکانی خۆمان بە گرنگیەوە وتەکانیان لێوەربگرین و دیبەیتیان لەگەڵ بکەین و ئەو ئامارانە وەرگرین کە ئەو کۆچە نایاسایانەی دێنە ئەم وڵاتانە بیگۆڕین بەرەو کۆچی یاسایی ئێمە لەم وڵاتە ئاگدار کراوینەتەوە کە لە کۆتایی ئەم ساڵە و لە سەرەتای ساڵی داهاتووە دەرگای کۆچی یاسایی دەکەنەوە ئەمان بۆ خوێندن بۆ ئیشکردن بۆ سیاحەت حکوومەتی بەریتانی خۆی داوای ئەمە دەکات بۆ یەکێک لەو کارانەی کە ئێمە لەمە دوا گرنگی پێدەدەن و کۆمەڵی کوردی بەریتانیا لە پلاتفۆرمەکانی خۆمانەوە ئەوەیە کە یارمەتی خەڵک بین و خەڵکی خۆمان ئاشنا بکەین با کۆچی یاسایی بێتە وڵاتی بەریتانیا نەک بە نایاسایی ڕاستیدا ئێمە وەکو خۆمان وەکو کۆمەڵی کوردی بەریتانیا وەکو چەترێک لە سەرانسەری بەریتانیا خزمەت بە هەموو کوردێکەکەین بەبێ جیاوازی ئامانجیشمان لەم ناوەندی لە کۆڵینەوە ئەوەیە کە معناتی ئەو گەنجانەی کە دێنە ئەم وڵاتە لە دووتێی یاسایەکە پێشکەش بە حکوومەتی هەرێمی کوردستانی بکەین ئەو ناڕەحەتیانی ئەوان لێ هاتوون ئازادیان بۆ بکەن هەریکاریان بۆ بڕەخسێنن تەعیناتیان بۆ دروست بکەن دڵی گەنجەکانمان خۆشکردن کۆتایی بە بێئومێدی بێنن کۆتایی بە ناڕەحەتی بێنن کۆتایی بە دڵشکاندنی گەنجەکانمان بێنن ئەو هەموو ملیارەها دۆلاری کە دێتە دەرەوەی کوردستان و بۆ گیرفانی خۆیان سەرفە بێ با بۆ گەنجانە سەرف بێت هەریش نەبێت نیوەی بۆ گەنجانە سەرف بێت وڵاتەکە بەجێنێڵن ئاماری مەترسیدار هەیە لە جێهێشتنی وڵات و یەکێک لە ئامانجەکانی ئێمەی کۆمەڵی کوردی بەریتانیا لە سەرەتایدا مەزراندنمانەوە تا ئێستا و لە ئێستاشەوە بۆ داهاتوو ئەوەیە کە خزمەتی ڕەوەندی کوردی خۆمان بکەین و یەکڕیزی و یەک هەڵوێستی نێوماڵی کوردی و ئەو کوردانەش کە لێرەن بیانکەین بە کوردیەکی بەریتانی و بە پاراستنی شوناسی ئاینی و شوناسی نەتەوەی